عێراق یان وڵاتی میزۆپۆتامیا کە لە دەیان هەزار ساڵی پێش میلادیەوە مرۆڤی تێدا ژیاوە و لە 3000 ساڵیش پێش میلاد کۆنترین شارستانیەتەکانی سەرزەوی تێدا بنیاد نراوە کە شارستانیەتی سۆمەری و ئەکەدی و دواتریش بابلی و ئاشووری و گۆتی و تەنانەت ئەخمینی و ساسانیەکانیش لە وڵاتەکە حکومیان کردووە. ئەمە جگە لە حکومکردنی بەشێک لە خلافەتی ڕاشیدین و بەشێکی گرنگی ئەمەوی و پایتەختی دەوڵەتی عەباسیش هەر لە وڵاتی نێوان دووڕووبار بووە. ئەم دێرین بوون و قوڵایە مێژوویەی عێراق تایبەتمەندیەکی پێبەخشیوە کە زیاتر لە هەر وڵاتێکی دیکە خاوەنی شوێنەوار و ڕوودا و شوێن و مێژووی پڕبایەخە. بەڵام فرەخاوەنی ئێستای وڵاتەکە وای کردووە ئەو دەوڵەمەندیە مێژوویە هیچ سوودێکی بۆ خاک و خەڵکی وڵاتەکە نییە. هەر لە سەردەمی بابلیەکانەوە لە عێراق نەوت بەکار هاتووە، بەڵام لە ساڵی 1912 کۆمپانیایەکی تورکی عێراقی دەستی بە دەرهێنانی نەوت کرد و دواتریش زانرا کە عێراق یەکێکە لە وڵاتانی جیهان کە ڕێژەیەکی زەبەلاحی نەوتی یەدەگ لە ژێر خاکەکەیدا هەیە. ئیدی نەوت بووە بنێشتە خۆشەی سەرزار و تاکە ئامانجی دەسەڵاتداران. گرنگیدانی تەواوەتی بە دەرهێنان و بەرهەمهێنان و فرۆشتنی نەوت و وەلاخستنی سەرجەم کەرتەکانی دیکە بە تایبەت کەرتی گەشتیاری عێراقی کردووەتە دەوڵەتێکی تەمەڵ و بەکاربەر و پشتبەستوو بە تاکە سەرچاوەی داهات. لە کاتێکدا هەبوونی مەزارگە و پێگە ئاینیەکانی شیعە و تەنانەت هەبوونی گۆڕی ژمارەیەک لە پێغەمبەران درودی خوایان لەسەر بێ لە وڵاتەکە وای کردووە عێراق بۆ ئەوە گونجێ بچێتە ڕیزی پێشەوەی دەوڵەتە گەشتیاریەکانی جیهانەوە. ساڵی ڕابردوو وەزیری ناوخۆی عێراق ڕایگەیاند 7 ملیۆن کەس سەردانی پارێزگای کەربەلایان کردووە و 99,000 سەرباز و فەرمانبەر لە بەڕێوەبردننی میوانداریکردنیاندا بەشدار بوون. ئەوەی لە کەرتی گەشتیاری عێراق ماوەتەوە هەوڵی بازرگانەکان و خودی کەرتی تایبەت بووە و تا ئێستاش حکوومەتەکانی بەغداد و هەولێر گرنگیەکی ئەوتۆیان بەم کەرتە نەداوە. بودجەی تایبەتی ئەوتۆیان بۆ بوژانەوەی تەرخان نەکردووە. ئەمە شوای کردووە سوودێکی مادی ئەوتۆی بۆ خەڵک و دەوڵەتی عێراق نەبێت. کێشەیەکی دیکەی گەشتیاری عێراق وێرانبوون و وێرانکردن و تەقاندنەوەی شوێنەوارەکانە لەلایەک و دزین و بە قاچاغبردنی پارچە شوێنەواریەکانە لەلایەکی دیکەوە. بەهۆی ناکۆکیە نێوخۆیەکان و شڵەژاوی ناوخۆی عێراق دواتریش داگیرکردنی عێراق لە ساڵی 2003 و شەڕی داعش لە 2014 لە ئێستادا سەدان هەزار پارچە شوێنەواری عێراقی لە مۆزەخانەکانی وڵاتانی ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی دراوسێدا دانراون و تەنانەت هاوڵاتیانی عێراقیش دەبێ بە پارە بیان بینن. هەر ساڵی ڕابردوو بوو پارچە شوێنەواری دێرینی داستانی گلگامش لە ئەمریکاوە هێنرایەوە عێراق. بەوتەی حاکم شەمەری بەڕێوبەری ڕاگەیاندنی دەستەی کەلتور و شوێنەوار لە وەزارەتی گەشت و گوزار و شوێنەواری عێراقی تا ئێستاش تەنها لە وڵاتی ئەمریکا 7,000 پارچەی شوێنەواری هەن کە دەگەڕێنەوە بۆ ناوچە جیاوازەکانی عێراق.